ئەم وێرانەیە 35 ساڵ پێش ئێستا یەکێک بوو لە سەرەکیترین وێزگەکانی مەرگ بۆ کورد. سەربازگەی تۆپزاوا ناوێکی ترسناک و مێژوویەکی ڕەش، زۆرینەی خەڵکیان فەلکراوی گەرمیان و چەمچەماڵ دەهێنرانە ئەم شوێنە و لێرە جیا دەکرانەوە و ڕەوانەی نگرە سەلمان دەکران. مەقڕی ڕئیسی سەرەکی ئەنفال لێرە دەستی پێ کردووە، چونکە ئەمە یەکەم قۆناغ بووە کە ئەنفال لێرەکراوە. دوایەوە کە بردویانتە بۆ منطقەی ڕمادی و بڵین ئەو شوێنەی وا کە هەموو بێسەر و شوێن کراون. جێی داخە هەتا ئێستا هیچ شتێوان نەکراوە. ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک ئەرزی دایە سەر وەزارەی شەهیدان ئەنفال، بەس وازان لێ هێناوە شتەکان ترک کردووە. دەبێت بەداخەوە هەوڵێکی جددی بکرێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم شوێنە بەڕاستی بکات بە مۆمنتی وەک مۆمنتی ئەمنە سوورەکەی سلێمانی و شوێنەکانی تر. تۆپزاوا ئاماژەیە بۆ ستەم و دڵڕەقی و زوڵمی ڕژێمی پێشوو. ئەم گۆڕانە بەشێک لەو کەسانن کە لە ژێرە شکەنجەی بەعەس گیانیان سپارد و شەهید بوون. تا ئێستا ناسنامەیان دیار نییە، بەڵام جۆرێک لە پشتگوێخستن لێرەدا بەدی دەکرێت. چەند مانگێ ماونەتەوە لێرەوە نەقل کراون بۆ نوگرە سەلمان، ئەوەی لێرە مردووە و یا خۆیان کوشتیانیانە ئەمانە بەشێکن لەو کەسانەی کەوا لێرە جانی خۆیان بەخت کرد لە پێناوی نیشتیمانەکەیانە و ئەنفال کران لێرە. ئەمانە لێرە مۆنومێنتێک حکوومەتی هەرێمی کوردستان مۆنومێنتێکی بۆیان کردووە لێرە، بەڵام مۆنومێنتەکە شتێکی جوانە بەڵام بایەخی پێ نەدراوە بەڕاستی. چەند ساڵێکە سوپای عێراق هەوڵ دەدا جارێکی دیکە سەربازگە کۆنەکەی تۆپزاوا زیندوو بکاتەوە، بەڵام بۆ کورد زیندووکردنەوەی سەربازگەکە ڕێگە پێنەدراوە و داوا دەکرێت بکرێت بە شوێنێک بۆ ناساندنی تاوانەکانی بەعەس. دەیان چیرۆکی شاراوە لە ئەنفالدا لە تۆپزاوا خۆیان حەشاردا و تاکو ئێستا ئاشکرا نەکراون. وا پێویستەکات لەگەڵ گرنگیدان بە شوێنەوەرەکانی ئەنفال ئەو چیرۆکانەش باز بکرێن و بخرێنە لاپەڕەکانی مێژۆ. کارۆن محەممەد کورساد نیوس، گوندی تۆپزاوا لە باشووری کەرکووک.